بە درێژایی کیلۆمەترێک و لەسەر بودجەی 80 ملیۆن دینار بلوارێکی پارکی ئازادی نۆژەن دەکرێتەوە. تەواوی ئەو گوڵ و نەمام و درەختانەی کە وشک بوون و تووشی نەخۆشی بوون لا دەبرێن و لە شوێنیان گوڵ و درەختی تازە دەڕوێنرێت. بودجەی نزیکەی 80 ملیۆن دینارە وەکو بلوارەکە دابینکردنی دارە، دابینکردنی گوڵە، دابینکردنی چیمەنە و دیزاینە و دانانی سیستەمێکی ئاودێری مۆدێرنە کە دارەکان و گوڵ و نەمامەکان و چیمەنەکان بە شێوازێکی سیستەمی مۆدێرن ئاودێری دەکات. لە پرۆژەکەدا درەختەکان بە تەواوی دەردەهێنرێن لەبەرەوەی تووشی نەخۆشی و گرەی سەرەتانی بوون کە تووشی ڕووەک دەبێت و وا دەکات درەختەکە وشک بێتەوە و لقەکانی تەواو لاواز بن و سیمای بلوارەکەش تێک دەدات. تووشی نەخۆشی بوون لە جۆری نەخۆشی گرەی سەرەتانی کە وەکو لێرە لە دارەکەی ئاماژەی پێدرا و دیارە ئەم گرێ بۆهۆی ئەوەی کە لە ساڵانی ڕابردووە بەهۆی نەخۆشی فتڕیاتەوە یان بەهۆی ئەو هەڵپاچینە جائیرانی کە بۆی کراوە کە بۆتە ئەوەی کە چەند جێگەیشی بۆ خۆی دروست کردووە کە لە گۆبکەکانە گەڵا بکاتەوە بۆتە نەخۆشیە کە لە ئێستاە ئەگەر دیقەتێکی نەمامەکان بدەن لە خوارەوە هەمووی گەڵای کردوتەوە لەسەرەوە نمویان گەشەیان زۆر لاوازە بۆیە پێویستەکە کە ئێمە ئەم نەمامانە لا بەرین چاکسازی لەم بلوارەیە بکەین. پرۆژەکە لەلایەن بەڕێوەبەرەتی باخچەکانی سلێمانی و بە هاوکاری وەبەرهێنێک دەست پێ دەکات و ماوەی 3 مانگ دەخایەنێت کە ئامانجلەی جوانترکردنی سیمای شەقام و بلوارەکانی سلێمانیە با دیزاینێکی مۆدێرن و شایستە. ڕێزان محەممەد، کورسات نیوز، سلێمانی.